چڵیان قاڵب بەفرۆچەنە بەڵام مامۆستا 5000 ئەی بۆ نەگران بیە چڵ مامۆستا کارەبانێ وەزعەکە زۆر شلوقە وەزعەکە گەرماکەش ئاتۆتە سەرما ئەو نەیترێ گەرمان کرد بەفریش هیچ بەش ناکە نە کارەبایە و نەویشت یە کارەبا ئەو زۆرم ماڵداوە وەڵاوە نوکەتی دۆلار شوێبانزانی بێ 48 نیم لە چول بەخوا ئەڵۆبامەنەجە کارەبانی کانگەڵەکە بۆشی دەرێک سلام علیکم براکەم ئێمە وەک هاوڵاتی خەڵک کەلارین داوا ئەەکەین کارەبا زیاد بکرێ ئەوە حاڵ کارەبایە سێکە ئەوە بەفرەکەیە ئەوە بەفرەکەیە سێ ناوی چۆڵە خەڵکیش لە بێناچاریە چی بکە هەڕوا بەفرەسێنێ کارەبانیە تەلاجە ناگەی پیا مجەمدە ناگەی پیا جەمت بکە مەجبورە بچێ قاڵەی بەفر بسێن قاڵب بەفر لە 2000 و ئیسە حالیان 5000 دینارە ئەوە خاوەن بەفرەکەیشە ئەو پلەی گەرما ئەگەێتە 52 53 ئیسە ئەم خەڵکە چی بکە مەجبورە نەم تەلاجە ناگەیە پیا 2 ساعتە دێ 3 ساعتە ناگەی پێ تەلاجە کارەباگەش ئەتێ زەعیفە لە شوێن وایە بێجگە لە ئەوەیشە خەڵکی بکە وەڵە مەجبورە ئەچێ ئەم بەفرە ئەسیێنێ ئەم بەفرشە بەخوا هەتا بگەیتە ماڵ ئەوێتە نیمە ئاوێ کارەبایە دەورە بێنێ براکەی واگم عملێ بەفر ناداتە ناو شارەوە بۆ دەرەوەی شار کاکە وەکو ئێمە وەکو بە فڕۆشەکانی ناوبازار داوا لە حکوومەتەکەین کارەباکە زیاوکە چونکە ئەسمەیەکی زۆر ها لەسەر بەفرە گەرماکەی گەرمیان لە حەدوە دەرە بەفر هیچ چارەسەری ناکە خەڵکە زۆر پێویستیەوە بەفرە ئامەریش ئاوە بەفرەکە و بۆشی دەرەکە بەفریش زۆر گران بووە ئەوە بەفرەکەیت هیچ بە عملەوە نایە کابرا بێژە وڵایکە من ئەوتر بوو 4مەزارەوێ جارا بگەینە تا بازار نییە هەرە تاوێت و تەموزە گەرمە کارەبانیە کارەبا هیچ 2 ساعت و 4 ساعت 5 ساعتێ بڕۆ کارەباکە بەشەوە ناکات جەمەتیکە لەوەی لە مەعمەلیشە بەفر نامێنێ داواکاری زۆر لەسەر بەفرە بۆیە ئاو بەفر بۆ شەوە و گرانەوە لە بازارە لە چاوە 2 قات گران بۆ کاک پێشتر جارا بۆ ئێمە سیانیمان ئەداوە 5000 لە ڕۆژانی ئەم گەرما ڕۆژ 7000 قاڵبێکی یعنی 3 قاتیش بەرزۆ بووە قڕوان ئەم بەفرێنە بێ هەمومان ئەم منتیقەکشی لە بێ کارەبایی فەوتیاوە سەلاجە ئیش ناکە مجەمیدە ئیش ناکە هەمووی مۆلدە ئەخەنە ئیش سعاتێ 2 ساعت جارە ئەکوژێت و کارەبای نییە تاو هەر فەوتیانە خۆمانیش هەموو ڕۆژێ ئێمە تێن لەم بە بەفرە ئەسێنی بۆ ماو مناڵمان بۆ ئەملا بۆ ئەولا ئەیبین یعنی گرفانمان پارەی نەماوەتیا بەڕاستی ینی معاشمان نییە بەخوا یەک ئێمە 6 حەو براین یەک کەسمان معاشێکمان نییە 21 مناڵم هەیە یەک کەس منە کوڕێکم معاشی نییە خۆم معاشم نییە بەڕاستی لەم حکوومەت کوردستانە ئێمە نزیکەی 20 ساڵە کارگەی سەوەڵمانەیە کارگەی بەفرمانەیە لێرە ئێستا بە بۆنەی مان حەوت و عادەتەن کەمێ سەرفیات زۆرە بێت و سەرفی هەیە وەڵای ڕۆژانە حەسەب ئەو کارگەیە مەسەن چەند قاڵبی هەبێ ئێستا ئێمە مەسەن بۆ نمونە 800 قاڵب بەفرمانەیە 800 قاڵبەکەی سەرفە بێ بڵێن 800 سەرفێ بێ پێشتر 500 لە حەوزەگا ماوە 300مان سەرفە کرد ئێمە بۆم سنوورارین خۆمانەی نێرین کەلار زیاتر کەلارمانەیە جەلەولایە مەسەن خانەقینە قەرەتەپەیە بۆم دەوروبەر کەلارە بڵێ ئەگەر کارەبامان لێ نەکوژێتەوە مەسەن وەجبەکەمان لەوە خۆیان بەفرەکە دروستە بێ بەڵام ئەگەر 2 ساعت بۆ نمونە کارەبای لەسەر بگوژێنیتەوە ئەو کۆمپرێسەرانە 4 ساعت تاخیری دەکات کارەبامان لە حەوتەوە بڕێ جاروایە 2 و شەو دێتەوە کارەبامان بە شەو خراپە ڕاستی